45 ساڵ جنایەت و چەوسانەوە، 45 ساڵ خەبات و خۆڕاگری. کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی ناتەواو کە بە یارمەتی ئیمپریالیستەکان شکڵی گرت بۆ ئەوەی شۆڕشی ئازادی خوازانەی کۆمەڵانی خەڵکی ئێران لە ساڵی 57 یەتاویدا خەڵتانی خوێن بکات. ڕژیمە و کارەی لە ڕێگەی چەوسانەوەی لە ڕادەبەدەر ستەمکاری سەرڕۆیانە و قەتڵەعامی فاشیستیەوە بەڕێوەبرد. بەڵام لە بەرامبەر خۆیدا خەبات و ناڕەزایەتی و بەرخۆدانێکی پێکێنا کە هەنگاو بە هەنگاو پەرەیسەند و قوڵتر بووەوە. ئەمڕۆ 12 خاکە لێوە کە ساڕۆژی نمایشی فریوکارانە و ڕیاکارانەی ڕفراندۆمی کۆماری ئیسلامیە و بیرهێنانەوەی کورتەیەک لەم خەبات و تێکۆشانە نیشان دەدات کە ئەم ڕژیمە لە ماوەی دەسەڵاتداریەتی خۆیدا لەگەڵ کۆمەڵگایەکی ئارام و جەماوەرێکی بێدەنگ و گوێڕایەڵ بەرەوڕوو نەبووتەوە. یەکەم هێرشی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو بۆ سەر دەستکەوتەکانی شۆڕش لە 16 ڕەشەمەی ساڵی 1357 دا ڕوویدا. لەم ڕۆژانەدا ڕۆژنامەی کەیهان لە قەولی خومەینیەوە نووسی کە ژنان دەبێ بە حیجابی شەرعیەوە بچنە ناو وەزارەتخانەکە. سبەینەی ئەو ڕۆژە کە 8 مارس ڕۆژی جیهانی ژنان بوو، خۆپێشاندانێکی گەورە لە شارەکانی تاران، ئیسفەهان، سنا، بەندەر عەباس، کرماشان و ورمێ بە دروشمی مەرگ بۆستەمکار، نەڕووسەری نەتووسەری، ئازادی و بەرابەری و هیتر دەستی پێکردو بە پاشەکشەکردنی ڕواڵەتی و کاتی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و بە ئاکام گەیشت. دووهەمین خۆپێشاندان و ناڕەزایەتی گرنگ لە دژی حکوومەتی ئیسلامی لە مانگی خاکەلێوەی ساڵی 58 لەلایەن کرێکارانی بێکار لە ئیسفەهان بەڕێوەچوو. لە مانگەکانی سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی ئیسلامیدا نزیکەی 2,500,000 ئێرانی واتە 21% هێزی کاری ئەو سەردەمە بێکار بوون. ئەو کرێکارانە بە دروشمی کاریان بیمەی بێکاری بزوتنەوەی بێکارانیان شکڵ پێدا. ئەم بزوتنەوەیە لە شارە جۆرا و جۆرەکان و لەوانە لە شاری ئیسفەهان دەستی بە خۆڕێخستن کرد. ڕۆژی 5 خاکەلێوەی 58 کرێکارانی بێکار بە ڕابەرایەتی ڕێکخراوە تازە دامەزراوەکەیان بە ناوی یەکیەتی کرێکارانی بێکاری ئیسفەهان و دەوروبەر خۆپێشاندانێکیان بەڕێوەبرد. سەرەڕای سەرکوتەکان لەلایەن پارێزەرانی نوێی سەرمایەوە خۆپێشاندان و ناڕەزایەتی بێکاران لە ڕۆژانی دواتریشدا بەردەوام بوو. لە درێژەی یەکێک لەو خۆپێشاندانانەدا هێزە چەکدارەکانی ڕژیمی ئیسلامی تەقەیان لە زیاتر لە 10,000 خۆپێشاندەر کرد و بەهۆیەوە دەیان کەس گیانیان لە دەستدایان بریندار بوون کە کرێکاری خەباتکار ناسر تۆفیقیان لە زومرەی ئەو کرێکارانە بوو کە لەو ڕووداوەدا گیانی لەدەستە. هەر لەو دەورەیەدا بزوتنەوەی خۆڕاگری خەڵکی کوردستان لە دژی کۆماری ئیسلامی پێکات و کوردستانی شۆڕژگێڕ نەچوە ژێرباری حکوومەتی ئیسلامیەوە. خۆڕاگریەکی کە تا ئەمڕۆژ بە شێوازی جۆراوجۆر هەروە بەردەوام بوو. لە ساڵی 1368دا شاهیدی خەباتی مافوازانەی خەڵکی خۆزستان و جوتیارانی تورکەمان سەحرا بووین کە نەیان دەهێشت زەویەکانیان بگەڕێتەوە بۆ خاوەنانی پێشوو. بەڵام شەڕی کۆنەپەرستانەی 8 ساڵەی ئێران و عێراق بەهانەی خومەینی و ڕژیمی ئیسلامیەوە هات. ئەو شەڕیان بە نیعمەتێک ناوبرد بۆ ئەوەی لە سایەیدا نەیارانی ناوخۆی خۆیان سەرکوت بکەن و لەو ڕێگەیەوە پێداویستیەکانی شکستی یەکجاری شۆڕش و جێگیربوونی حکوومەتی ئیسلامیان فراهەم کرد. ساڵەکانی دەیەی 60 لە سەربەستێنی شەڕ لەگەڵ عێراق پرۆسەی کوشتاری بە کۆمەڵی هەڵسوڕاوانی چەپ و شۆڕژگێڕ بە شێوەیەکی زۆر بێبەزەیانە بەڕێوەچوو و هەزاران کەس لە زیندانەکاندا کۆمەڵ کوش کران. بەڵام لەگەڵ کۆتای هاتنی شەڕدا سەر لە نوێ خەبات لە دژی کۆماری ئیسلامی دەستی پێکردەوە. جۆزەردانی ساڵی 1371 ئاخێزی دانیشتوانی پەراوێزی شاری مەشەل لەگەڵ سەرکوتێکی خوێناوی بەرەوڕوو بووەوە. فەرمانانی 73 ڕاپەڕینی خەڵکی قەزوێن لە هەمان ساڵدا ڕاپەڕینی خەڵکی ئیسلام شار لە دژی گرانی. مانگی پوشپەڕی ساڵی 76 ناڕەزایەتی خوێندکاران شەقامەکانی تارانی گرتەوە و بۆ ماوەی چەند ڕۆژێک بەشەکانی ناوەڕاستی شاری تاران ببوو بە مەیدانی شەڕی نێوان ڕژیم و خەڵکی ناڕازی. ناڕەزایەتی ملیێنی ساڵی 88 ناسراو بە بزوتنەوەی سەوز کە دوا بە دوای ناڕەزایەتیەکان لە دژی ساختەکاری بەربڵاو لە هەڵبژاردنەکاندا هاتە ئاراوە. ڕاپەڕینی ساڵی 96 لە ناڕەزایەتی بەرامبەر بە گەندەڵی و گرانی نرخەکان
کە لە مەشەدەوە دەستی پێکرد و زیاتر لە 100 شاری ئێرانی گرتەوە. ڕاپەڕینی مانگی گەڵاڕێزانی 92 بە بیانووی گرانبوونی نرخی بنزین و لە ڕاستیدا لە دژی تەواوەتی کۆماری ئیسلامی زیاتر لە 150 شاری ئێرانی لەخۆگرت و 1500 کەس لەم ڕاپەڕینەدا گیانیان لەدەستە. ئاوکات لەگەڵ ئەو ڕاپەڕینانە خەباتی کرێکارانی بارهەڵگر و شۆفێری بارهەڵگرەکان، خانەنشینان، ماڵخوراوەکان، ژینگە پارێزان و خەبات لە دژی حجابی ئیجباریش بەردەوام بووە. بە پێی و هەواڵانەی کە لە کاناڵەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە بڵاوبوونەتەوە، بۆ نمونە تەنیا لە ساڵی 1402دا شاهیدی پتر لە 2200 مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکاری بوو. ئێستاش لە سەربەستێنی درێژەی شۆڕشی ژیان ئازادی داین کە گەلاوێژی ساڵی 1401 دەستی پێکردووە و تا بە ئەمڕۆژ لە بوارە جۆراجۆرەکاندا هەروە بەردەوامە. ڕێو ڕسمە شایستە و شکۆدارەکانی نەورۆزی ئەم ساڵ وەک دڕکێک لە چاوی کۆماری ئیسلامیدا یەکێک لە مەیدانەکانی درێژەی ئەم خەبات و خۆڕاگریە بوو. گومانی تێدا نییە کە ئەم خەباتانە سەرنجام دەبێتە هۆی ڕووخانی ئەو ڕژیمەی کە جگەل لە گەندەڵی، دزی، گرانی، بێکاری، پەرەسەندنی هەژاری، بێماڵ و حاڵی، زیندان، ئەشکەنجە و ئیعدام و کوشتار و نایەکسانی بۆ خەڵکی زەحمەتکێش و هەروەها خوشگەزەرانی، ئاسوودەیی، ژیانی لۆکس و کەڵەکەکردنی سەروەت و سامانی بۆ خاوەنەکانی سەرمایە بە دیاری نەهێناوە. لە ڕۆژی دامەزرانی دەسەڵاتی شوم و کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامیدا جێگەی خۆیەتی کە یادی ئەو ئینسانە کۆمۆنیست و شۆڕژگێڕ و ژن و پیاوە پێشنگانە بەرز ڕابگرین کە لە پێناو پێشگرتن لە بەدەسەڵات گەیشتنی ئەم ئەهریمەنە دژە مرۆڤە و پێکهێنانی ئارمان و ئامانجە واقعیەکانی شۆڕشی ئێران لە مەیدانەکانی نەبەرد یان لە زیندانەکاندا گیانیان بەخت کرد. ئەمڕۆ یاد و بیرەوەری ئەلهام بەخشەکانی ئەوان پتر لە هەمیشە لە خەباتی لێبڕاوانە بەرنامە بۆ داڕژرا و ڕێکخرا و بەردەوام لە دژی ڕژیمی ئیسلامی و نظامی سەرمایەداری یارمەتی دەرمان دەبێت.